لەسەر و بابەتانی کە دیارەکەینەوەی کەینە تەوەری سەرەکی پرۆگرامەکە هەڵبەت کەسانی شارەزا وە پسپۆڕی تایبەت لەو بوارەدا ئێمە میوانداریەکەین هەر وەک چۆن ئەمڕۆژ میوانداری دکتۆر سەرمەد نووری سادقمان کردووە کە پزیشکی پسپۆڕە لە نەشتەرگەری جوانکاریدا و لە ستۆدیۆی ناوەند میوانی ئێمەیە بەخێر هاتی دکتۆر بانیت باش بەخێر بێ سپاس دەکەم لەوە دەست پێ بکەم ئەگەر من تۆ لەو تەنیشتە سەیری من بکەین من وا سەیری کامێرا دەکەم لوتم پێویستی بە نەشتەرگەری هەیە یان نیەتی بەڵێ خۆی بەڕواڵەت ئێمە بەڕواڵەت وەک پزیشک لە کلینیکەکان کە دانیشین ئێمە ناتوانین لە خۆمانەوە قسەی بکەین یان نەخۆشی بێتە ژوورەوە تۆ ئەوەت هەیە ئەوەت هەیە ئەوەیان تێ لەبەرەوەی ئێمە شتەکڕین نەشتە فرۆشین ئەبێ لەو ناوە ڕاستە بزانین ئەو کەسێک کە دێتە لامە پێویستی بە پشکنین هەیە بزانین ئەو گرفتەکانی چییە ئەبێ لە گرفتی ئەو بپرسین یەکەم جار نەک بێتە ژوورە بڵێ چیم پێویستە و چمەوە بیکەم ئێمە ئەوە دەبینە وەکو دوکانێک شت بفرۆشی هەرچی هات شتێ بکڕی بباتم بەڵام پزیشکە بە پسپۆڕ بی و دەبی زۆر زیرەک لە تشخیصکردن و تهدیدکردنی مش ئەو گرفتانێکە ئەو نەخۆشە دێتە لای مثلەن دێتن بۆلووت تێ تۆ پێڵووی چاوی پێوەکە یان بۆ پێڵووی چاوی تۆ مشکلەی باسی لوتی بۆ بکەی ئەوە جۆرێ لە عدم مصداقیەتی دروستەکە وەکڵێن باوەڕ بەیەک نەبوونە لەلایەن دکتۆر و لەلایەن نەخۆشەکە لای مشتریەکە ئێمە لەناو لە پزیشکی جوانکاری ئەڵێن مشتری زیاتر نەک دکتۆر چکە ئەو کەسە نەخۆش نەک لەبەرەوەی ئەو کەسەی دێتە لامە زیاتر شتی ئیزافەی دەوێت شتی زیاتر نەخۆش نییە باشە کەواتە ئەمە بۆتە چاولێکەری یان بەڵێ خۆی بەشێکی زۆری نەشتەرگەریەکان ئەتوانین پۆلینیکەن بۆ سێ بەش هەمووی بەشی یەکەمیان ئەو بەشەیەکە پێداویستە کە لە لایەنی دەرونی چارەسەرەکە بەشێکی لایەنی وەزیفی چارەسەرەکە وەکو هەناسەیە وەکو داکەتێنی پێڵی چاویە وەکو با بڵێن لە ئافرەتان دوای لەدای منداڵبوون و لەدایک بوون و ئیتر هەموو نەشتەرگەریانێک کە پێویستە ئافرەت چاشی کاتەوە یان هەنێ جار حتە پیاوەکانیش ئەوانێک کە کێشیان بەرزە دایەگرن دوای ساڵ و نیوە لە داگرتنی ئەم کێشە ئەو پێستێک کە بیانەمێنێتەوە هەموو کێشە لە دژی کێشی زەوی ئیشەکە ئیتر کە ڕایە کێشی تەسی لەسەر بڕبڕی پشتیەکە ئیملی پشتی ئیترە بێتە دەرەنجامی کۆمەڵی گرفت ئێمە ئەوانە بە پێویستە زانین نەشتەرگەریان بۆ بکەین کە چارەسەری بەشێ لە گرفتەکانیانەکە ئەوان بەشێکی تر ئەو جۆرە خەڵکانن کە چاولێکەرین زیاتر ئەوانی لە سۆشیال میدیا ئەبینن و حەزەکە شێوازی ئەو بگرێ حەزەکە وەکو ئەو شێوازی جوانتر بێ و بەرچاوتر بێ ئەمە جۆرێ ئەم جۆرە بەشە عادەتە محاولە دەکەین لەگەڵیان نفسیان ڕایان گرین زیاتر ئەگەر بکرا مەسەن لە دەرەوەی وڵات ئەیان نێرم بۆ کلینیکە سایکۆلۆژیەکان پێش وەختە ئامادەیان دەکەن ئامادەیە بۆی ئەم جۆرە نەشتەرگەری بکەیان یان نەوەک دواتر لە داهاتوودا گرفتی بۆ دروست بێ نەفسیان و بۆ گرفت بۆ پزیشی شەروەتر بەشێکی کەمیان کامە زیاتر لە بابڵن لە ئەمریکاوە هەیە لە لای ئێمە نییە باو نییە ئەو جۆرە نەشتەرگەری غێر طەبیعی غێر بیان با بڵێن وارد نییە لە ناو کۆمەڵگەی مثلەن گۆڕینی جنسە یان شێوازی تەقلیدکردنی شێوەک لە شێوەکانی بەشە لە مرۆڤەکانیان بە هەنێ هەیە تەقلیدی بەشە لە حیواناتەکە قەزدم ئەمەیان جۆرێکی زۆر کەمە ئەوە شکر نەگەیشتۆ بە ئێمە ئێمە لەبەر شکر لەبەر عادەت تەقالید و لەبەر دانونەتیمە خۆمان مەجای ئەو شتانە نادە زیاتر بگەینەوە دکتۆر ئێستا پێم وایە پسپۆڕیەکەی ئەوەی کە جەنابەت هەتا زۆر بووە ینی لە شەقامەکانی پزیشکانیان لە هەر کوچە کۆڵانێک دەڕۆی ڕەنگە بەبەرچاومان بکەوێت دکتۆر فڵان بۆ جوانکاری پێست و هەموو ئەو بابەتانێک کە پێیوەستە بۆ پسپۆڕی جەنابەتان هەیە بەڵام من کە پێویستم پێێتی یان حەز دەکەم لەمەوێت جوانکاریەک بکەم چۆن بتوانم یان بزانم پزیشکێکی باش هەڵبژێرم وەکو ئەوەی ڕێزم هەیە کە دەگوترێت نەڕۆمە لای قەسابێک بڕۆمە لای پزیشکێک بەڵێ ئەو پرسیارەت زۆر گرنگە ئێمە حەزەکەن زۆر زەختیشی لەسەر بکەینەوە بۆ بینەران چونکە زۆربەی زۆری ئەو کەسە ئەو نەخۆشانێک کە گرفتیان هەیە لە دوای نەشتەرگەریەکان
دەرەنجامی هەڵنەبژاردننی پزیشکێکی ڕاست بووە یاخود پزیشکەکە پسپۆری هەبوو بەڵام لەو بڕگێ لە نەشتەرگەریەکان بلیمەت نەبووە لە دەرهینانی ئەو ئەنجامی کە مشتریکەوێ بەشێکی کەمیشی ئەوەیە ئەو نەخۆشە خۆی نەفسیەن دەرونی وەکو نەخۆشی دەرونیش توش بووە لای ئافرەتان تۆزێ میسالیەت و پەرفێکشن تۆزێ دەورە بینێ ئیتر هەڵبژاردننی پزیشک شتێکی زۆر گرنگە زۆر جار هەیە لە جۆرە نەشتەرگەریەک سوچار بەش با بڵێن اختصاص ئیشی لەیەکە با بڵێن نەشتەرگەری لوت پزیشکمان هەیە نەشتەرگەری جوانکاری ئیشی لەیەکە پسپۆڕی قورگ و جێولوت ئیشی لەیەکە بەگشتی زیاتر ئەو دوو پسپۆڕی ئیشی تیاکەن هەنێ لە ئەوروپا جگە لە ئەمریکا مەسەن پسپۆڕی دەم و شێولک ئیش لە لوتەکەن بەڵام هەڵبژاردننی ئەم پزیشکە بێ بگەڕێتەوە بۆ خودی زیرەکاتی نەخۆشەکە مشتریەکە ئەبێ بچێ بخوێنێتەوە ئەبێ بچێ بپرسێ ئەنجامی نەشتەرگەریەکانی فلان دکتۆر بپرسێ متابعەکە ئێمە هەمومان ڕەفیقین هەموو بەیەکەوەن بەڵام کامە زیاتر دەرەنجامێکی داتێت دەروون و نەفسیان مرتاح بیتم باشبی زۆر گرنگە هەڵبژاردننی پزیشکەکە باشە دکتۆر ئێستا منیان بۆ لای تۆ ئەڵم من پێویستم بەوەیە تۆ تا چەند لەبەر کار و پیشەکەت ڕێگە بە خۆتەی کە هەموو ئەوەی من داوایەکەم بۆم بکەی یاخودنا ئەوەی کە پێویستە بۆم بکەی یان چۆن دیاریەکەی کە من چیم پێویستە ئایا تەمەەن ڕەچاوەکرێت و جگەلەوە کار و پیشەکەم ڕەچاوەکرێت هەموو ئەمانە ئێوە چۆن ئەیگەێنن بە مشتریەکانتان با بڵێن زۆر گرنگە ئێمە بزانین پۆلینی ئیشەکانمان بکەین وەک پزیشک و پۆلینی نەخۆشەکە بکەین کە دێتە لامان وەک نەخۆش پزیشک ناتوانێت هەموو شتێ بکە با بڵێن سپۆری نەشتەرگەری ناتوانێت هەموو ئیشە ئەنجام بە با بڵێن لە کاتێک نەشتەرگەری لوت بکە لە کاتێک نەشتەرگەری پێڵووی چاوکە چاوری دەرکردن لە عین کاتدا لە ناو کلینیک دەرزی لێ بدا بۆتۆکس کات جیهازەکان بەکاربێنێ ئەمە بە یەک پزیشک دەرن ئەو ئەنجام نادرێت ئەبێ ئەو پزیشکانە خۆیان یەکلاکەنەوە هەموو شتێ نەکەن تەشخیصی ئیشی تایبە ئیشی خۆیان بکەن لە بوارە لە بوارەکەم بۆی سەرکەوتوو بن ئەمە مانایوە نییە نابێ بیکەن ئەمە تەشجیعەکەین وەکو پزیشک من تەشجیعیانەکەم کە هەڵبژێرن بەشێ لە ئیشەکان هەڵبژێرن ناکرێت ئەو بکەی وکەی ئەوانی تر مەجای ئەوانی تر نەدەی ئەمە یەک دوو کە دێ نەخۆشتێتە لامان پرسیارەکە ئەڵێ من پێویستیم بە چییە تو نابێ بڵێ ئەوەت پێویستەوەت پێویستە دەبێ بە بڵێن زانستیانە بۆی بچی هەڵی بژێری چی پێویستە و چی پێویست نییە چ شتێ دەرەنجامەکەی باشە بێ چ شتێ دەرەنجامەکەی خراپە بێت چکە تۆ لایانی دەرونی نەخۆشەکە ئەبێ ڕەچاوکەی 100% دواتر تەمەەن زۆر گرنگە هەر نەشتەرگەریە تەمەنێکی خۆی هەیە مثلەن یەک دێت تەمەنی لە 18 بۆ 25 ساڵە نەشتەرگەری لوتەکە زۆر پێوە دیار نابێت کۆمەڵگە نایناسێ کە بە لوتێت نوێ ئەچێتە ناو کۆمەلگا و بۆ نوعات بۆ شێوازە تعریفە بێ بەڵام نەفرێ هەیە تەمەنی 35 ساڵە دەوری 15 ساڵ خەڵک بە شێوازە بینیوێتی ئێستا لە پڕێ شێوازەکەی ئەگۆڕە تۆزن نەشازە بێ ناڕێکە بێ لە ناو کۆمەلگا بێ ڕەچاوی تەمەنکەین و زایدەن شتێ گرنگە زۆر مهمە باسیکەین ئەویش ئەو نەخۆشیانێک کە لەو نەخۆشە هەیە زین چی هەیە زەختە سوکەریە با بڵێن غودەی هەیە ئەبێ ڕەچاوی ئەوانە هەموو بکەی اینجا قەراری ئەوە بدەی دواتر عملیاتی نەشتەرگەری پێویستە بۆ بکەنیان نەچووکە جوان کاری هەر لە خۆیەوە دێ ئیزافەیە زیادکردنە دوو لە ڕووی ئێوە حادسی سیارە نەبووە شوێنێکی شکست بێ یان بریندار بوو بێ مەجبور بێ دوجار ئیشکە ئەم نەشتەرگەریەکە بکە ئێمە ناتوانین ژیانی نەخۆش لە مەترسیدانێ زۆر باشە کاکتۆر چێن ئەو کەسانەی کە نابێت نەشتەرگەری بکەن هەنە بەڵێ بەتاکید ئەو کەسانێک کە نەشتەرگەری دەیانەوێت بیکەن و نابێ بۆیان کەن و کەسانێک کە نەخۆشی دەرونیان هەیە ئەو کەسانە کە زیاتر لە پێنج پزیشکەکەن و تا ئەسە نەگەشتۆ نەتیجە کە تووشی تۆ بن تۆ حاڵی تۆ لە حاڵی ئەوانە بێ ڕەچاوی لایانی دەرونی کە محاولەکەی نیکە ئەو کەسانن کە تەمەنیان با بڵێن بەرە سەروی 6 ساڵە ینی ناڵێن نەکرێ بەڵام چەند بکرێ خۆمانیان لێ بە دوور بێخین چونکە
وڵاتی ئێمە لەگەڵ غەرب یان ئەوروپا فەرقمان هەیە چونکە جۆری خواردن و لایف ستایل ئێمە لەگەڵ ئەوان زۆر جیایە ئەوان لە تەمەنی بچوشی ڕاضاکەن لا ئێمە نایکەن بە 2000 نەخۆشیانە لەوانە تووشی لە دەستدانی ژیانیان بکاتن و زۆربەی زۆرە کەسانی کە تەمەنیان گەورە نەشتەرگەریەکەن دووچاری کێشەی دوای نەشتەرگەریە بنەوە. باشە دکتۆر ئێستا زۆربەی خەڵک بە تایبەت خانمان لێکەچن ینی ئەمە بۆ خۆی تووشی نەخۆشیێکی دەرونی نەکردون دوای کەمیان لە یەک ناچن ئەگەر بێت و دە ساڵێکی دواتر سەیری ڕسمەکان بکەینەوە لەوانەیە وابزین هەمومان یەک کەس بووین بەڵام ئەم هۆکارەکیە پزیشکەکانن یاخود ئەو مۆدێلانن کە یەنە ئاراوە بۆ جوانکاری و بۆ نەشتەرگەری ئێوە لەم کەیسەیە ئێوە لەم بابەتەیە چ ڕۆڵێکتان هەیە؟ بابینە سەر با بڵێم شخصی خۆم لە کلینیک تقریبا من سەروی 2 ساڵە بێ لێدانی فیلەر و بۆتۆکس و چەوری دانان لە دەم و چاوشانە لەبەر ئەم خاڵە گرنگەدا نایکەم ڕامگرتووە دەرەنجامی ئەوە لەبەر ئەوەی هەرچیەکەی بۆ دەم و چاو لە دانانی فیلەر یان چەوری 2000 نەفسی شکل دەرەچێ شێواز و ڕوخساری ئەو کەسە بزرە بێ هەموو ئەبێتە یەک ڕوخسار وەکوێت تۆ پێینت پیا کرد بێ هەواتیا کرد بێ داوسێتن مشکلەوەی نییە گرفتلەوەی نییە ئێستا ئەو زۆر نەتیجەی وەرگرتیان ئەنجامی وەرگرتیە تۆ دوای 10 ساڵ 15 ساڵ تۆ هەر نەفسی دەموچاوی و ئەو فیلەرەیان ئەو چەوریە لە شوێنی خۆی نایەتە خوارد لەش لەگەڵ تەمەەن دەپوکێتەوە ئەمە ناپوکێتەوە ناڕوە ئیتر ئەوە نەیتر ناشرینە بە لایەنی دەرونی ئەو نەخۆشە دوای 15 ساڵ زۆر خراپە بێ مشکلەی گەورە گرفتی گەورە ئەوەیە بەشێک لە پزیشکەکان مناڵێم هەمویان گرنگی بەو لایەنە دەرونیە نادەن گرنگی بۆدن ئەمڕۆ چەند نەخۆشە بینم چیان بۆکەم قازانجی من خۆشە ئەوەنە تاکید کەمەوە لەسەری ئەڵی دوای 15 ساڵی دیکە ئەو کەسانی کە فیلەر و بۆتوکسیان زۆر بەکارهێناوە شێوەی ڕوخساریان تێکەچێت شێوە ڕوخساریان تێک ناچێ بەڕواڵەت شێوەکەیان تێکەچێ بۆ لێبەر ئەوەی فیلەر یان چەوری کە دایانەی هەروەک خۆیەمێنێتەوە تر ناڕوە بەڵام لەگەڵ تەمەن ئینسان بە تەمە ناچێ دەموچاوی ئەپوکێتەوە بەشی لە چەوری ئەپوکێتەوە گۆڕانکاری بەسەر جەستەی دادێ بەڵام ئەم شتە ناگۆڕێ هەلە وەکو بەرد لە شوێنی خۆیانمێنێتەوە واتە ڕوخساری ئەم نەفەرە ئەگۆڕێ ڕوخسارە ئەسلیەکەی نامێنێ ڕوخسارە ئۆریژناڵەکەی نامێنێ بۆیە ئەبێ ئێمە بیرکەینەوە چ شتێ لایەنە دەرونیەکەی دوای 15 ساڵ ڕەچاوکە ئەم شتە بکەین بەشێکی کەم لە پزیشکان ئەم شتە ڕەچاو ناکەم بەشێکی باش ڕەچاویەکان بەڵام بەشێ لە خەڵکی بەناو پزیشکیان لە ساڵۆنەکانیان لەو شوێنانە یان ئەستەماڵان حتەن خەڵکی هەیە ئەستەماڵان ئەم شانەکەن زایدەن با بڵێن بەشێک لە بلۆگەرەکان هەمویان بەشێک لە بلۆگەرەکان دیعابوو ئەم شانەکان ئیترەمە نەریەتێکی زۆر خراپەکە کەوتوتە ناو ئەو میلەتە و میلەتە مێشی بۆ ئەم شتە چووە ئێستا دوای 15 تقریبا نتوانین بڵێن 10 ساڵە کە نەشتەرگەری جوانکاری هاتوتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وردە وردە دەست پێکەین ئەو گرفتانەی کە بەش 10 ساڵ کراوە وا وردە وردە ڕوبەڕوومانە بێتەوە ئی خەڵکی ئەبێ ئێمە چاچیکەینەوە بەبیرم با بڵێن پێشی 10 ساڵ 15 ساڵ خەڵکی ئەچوو بە وڵاتانی دەرەوەی عێراق سووریایە تورکیایە یان ئێرانە هەنێ شتیە کرد فیلەریە کردیان نەشتەرگەریان ئەو نەشتەرگەریانێک کە پێویستنەوە ئەی کرد ئێستا دێتەوە دەرەنجامی دەرەکەوێت کە ناتوانین ئێمە وەک پزیشکان چارەسەری بکەین ئەوە کە لایەنە دەرونیەکانیان سەیرەکەین وێرانە ئیتر بۆیە لەسەر ئەساسی ئەو فکرەیە من 2 ساڵە بێ شتم ڕاگرتووە بە منیش بەڕای من ئەم قسات با بڵێن ڕوبەڕووی پزیشکانی عزیزی خۆمانەکەم زەمیلەکانی خۆمانەکەم کە ڕەچاویکەن دوورکەونەوە لەو لایەنەی مراعاتی نفسیەت و دەرونی نەخۆشی بکەن دوای 15 ساڵ زۆر گرنگە پزیشک بە نەک لەبەر ئەوەی بڵێم دکتۆر سەرمەد لێرە بە ویژدانەوە قسە بکە ینی هەموو شتێک ڕێزم هەیە کۆکردنەوەی پارە نییە مرۆڤ بوون لە پێش هەموو شتێکە ڕەچاوکردنی دەرونی بەرامبەر لە پێش هەموو شتێکە ئەوەی کە من دەبینم ینی ڕەنگە ئەمە بەشێک لێدامێت لە پیشەکەی خۆی بەڵام دڵسۆزانە کە قسەکە دەکا ئەمە جێگای دڵخۆشە من بەڕاستی
وەکو ڕۆژنامەنووسێک زۆر پێم خۆشە قسەم جێ لێ دەبێت. دکتۆر جیان ئەوە بپرسم ینی ئەوانەی کە دێنە لای جەنابتان زۆرترین داواکاریان لە چییە؟ چ نەشتەرگەریەک لوتە، پێڵووی چاوە، بۆتۆکسە کامەیە؟ خۆی زیاتر ئەو نەخۆشانی دێنە لامان ئافرەتن زیاتر بەڕواڵەت سەتانەوەتی ئافرەتە ئەوە ئەمێنێتەوە سەتادەیە گەنجێکە یان پیاوێکە مەسەلەن پێویستی بە نەشتەرگەریی گرنگە. ئێمە ئەو ئافرەتانەی کە مەسەلەن شوەکەن مناڵیان نەبێتتر هۆرمۆناتە مناڵبوونە بەشێکی جەنەتیکە با بڵێن بۆ ماوەیە لە دایک و باوکی بۆ ماوەتەوە بەشێکی خواردنە شێوازی ڕوخساری لە شام و تێکەدا دوای کە با بڵێن مناڵی لەدایکە بێ و گەورەیەکە تر بە خۆی دادەچێتەوە ڕەچاوی خۆی بکات چۆن خۆی ڕێک خاتۆ لە ناو کۆمەلگە چونکە لایەنی دەرونی و لایەنی نەفسیەتی شخصەتی ئافرەتەکەی لە کەدار وەک بڵێ کەوتووە ئەوێ تۆزێ بەرزی کاتەوە لایەنە دەرونیەکەی ئێمە ئەبێ زۆر بە حەساسیانە تەعامل لەگەڵ ئەو فەقەڕەیە بکەین چی پێویستە و چی پێویست نییە. زۆر جار هەیە دکتۆر ئەمەوێت تۆزێ ڕاکێشم ڕوومەتی ڕاکێشانی نایە بۆ ڕایەکێشی جارێ ماوەتە 10 ساڵی تر پێستت جوانە 10 ساڵی تر پێستت شۆڕ نەبووتەوە بۆ مەسرەفەکەی بۆ برین لە دەشت دروستەکەی لە دەمچاو دروستەکەم ئەم ڕوخسارە تێکەدەی بەشێش 180 بۆ 35 نەخۆشەکانم قەناعەت پێدەینم نەیکەن بەڵام مەسەلەن دێ بۆ 4 عملیات محاولە دەکەم دوو نەشتەرگەری بۆ دەرەنجام دەم نامێ بیخەمە سێ چواری تر لەبەرەوە هەنێک پێویستی پێ ئێستا وەکو سکا وەکو سینگە کە تێکە چێر بەڕواڵەت بەڵێ ئەوانی تر ئەگە پێویستکە تاجیلێکم بۆ کاتێتر دوای 10 ساڵ لە تەمانی دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ ئەم نەشتەرگەری کە ئێستا تازە هاتووە فەیسیان ڕاکێشن ئەمە بڕینی تێکە ئەمە تا چەند دروستە تا چەند تەندروستە خۆی ئەمە فاکتەری تایبەتی هەیە بۆ هەڵبژاردننی نەخۆشەکە فاکتەرەکەش ئەوەیە تۆ ئەبێ ڕەچاوی پێسکەی تەمەن و پوکانەوەی ئەو شانانەی کە لە دەموچاویەتی بە تایبەت بەشی چەوریەکەی ناکرێت ئافرەتێت تۆزی دەموچاوی داکەوتۆ تۆ بچی بڵێ پێویستی بە نەشتەرگەر ڕاکێشانە یان ئەڵێ فۆکس ئایان کات ئایان چاوی پشیلێ چاوی ڕیویە ئەو شتانشتی علمی نین ئەو شتانشتی ساینتیفیک نین ئەبێت دوورکەوین لەبێ قەناعەت بە مشتریەکە بکەین و ئاوا ناڕوە ئەو کەسانی کە دەمچاویان داکەوێت یانەوەتە کێشیان دابەزانەوە یانەوەتە دوای تەمەنێکی زۆر داکەوتووە ئەمە ڕاکێشانی پێستی بۆ بکەی ڕاکێشانەکەش لە پێستە لە ماسوولکێتنکردنەوەی و لە عینەن کات ڕەچاوکردنی ئەو عاسابانەیە کە دەمچاوی ئەوە دەکاتن بەکارەخە ماسوولکەکان بەکارەخە نەشتەرگەریەکی زۆر دقیقە زۆر وردە ئەبێت پزیشک زۆر بە زیرەکانە ئەوەش نەکرێت بە باو هەموو کەس نیکە بەڕای من ئەبێ اختصاسەکان تهدید بکرێتن با بڵێ من هەنێ لە نەشتەرگەریەکەم ئەوانی تر ناکەم تقریبا لەناو پزیشکانی سپۆری جوانکاری پۆلیم بووە فلانە دکتۆر ئەم نەشتەرگە ئەم زۆرە نەشتەرگەریەکە فلانە دکتۆر ئەم زۆرە نەشتەرگەری بەڵام ئەم سەقافەتە ئەم نەرێتیە هێشتا نەچۆتە ناو ملت نایزانێ بۆیە دەستنیشانکردین دکتۆرەکان پزیشکانی نەشتەرگەری بە غەڵەتی ئەیکەن و 2000 تەسیل لە دەنجامی دەرونیە جێ دڵخۆشیەکە ئێمەش پزیشکێکی وەکو تۆمان میوانداری کرد لە بەرەوەی کە پیشەکەت ئەوە پێوترێ گەورەی پیشەکەی خۆی دەرخستووە کە چۆنە سپاس دکتۆر بۆی کە یارمەتی نەخۆشەکان کەیسەکانەی کە پێویست ناکە یەکەم جار خۆیان تووشی نەخۆشی دەرونی نەکەن دواتریش خۆیان بەپی پێویستیان بەپی پێویست پزیشکانش دەوڵەمەند نەکەن پزیشکان هەریشیانە دکتۆر سەرمەند نووری سادق پزیشکی پسپۆ لە نەشتەرگەری جوانکاری زۆر سپاس بۆ لەگەڵمان سپاس بۆ بەڕێز